لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولی ناوی کوردستان و لە پیرمام ئاڕات میوانداری سۆرانی کرد. لا یەکەم هێرشی ڕاستەقینە یاریەکە و لە خولەکی چوار سوهەیب عومەر هەڕەشەی لە گۆڵی ئاڕاتی خاوەن ماڵ کرد. ستون ڕێگر بوو، بەڵام وەزاح مالیک هێرشەکەی تەواو کرد و بەسەر گۆڵ یەکەم و پێشکەوتنی سۆرانی تۆمار کرد. سۆران پێداگر بوو لەسەر سەرکەوتن بۆیە هێرشەکانی چڕ کردبوویەوە. لە خولەکی هەژدە فەرهەنگ ئەنجامەکەی بۆ ئەڕاد یەکسان کردەوە. ئەم گۆڵە ڕەخنەی زۆر یارزانانی سۆرانی لێکەوتەوە. لە خولەکی 38 ناوبژوان لێدانێکی سزای بۆ ئەڕاد ئەژمار کرد. مستەفا حەنوون لە دەستیدا نیوە یەکەم بەم یەکسانیە بە کۆتا هات. لا نیوەی دووەم فەرهەنگ جارێکی دیکە گەڕایەوە و دوای دوو خولەک لە دەستپێک گۆڵی دووەم و پێشکەوتنی با لێدانێکی بەهێز تۆمار کرد. دوای دوو خولەک ئیسماعیل یاسین گۆڵی سێمیشی بۆ ئەڕاد زیاد کرد. هەردوویان هەوڵی گۆڵی زیاتریان دەدا. مستەفا حەنوون دەرفەتێکی یەکجار ئاسانی بۆ ئەڕاد لەدەستدا. ئەڕەڕات دەرفەتی باشی لەدەست بوو تاوەکو جیاوازیەکە لەسەر میوانەکەی گەورەتر بکات. ئەم لێدانە ڕاستەخۆی عەلی عەزیز تەواو نزیک بوو لە گۆڵ، بەڵام ستون بووە بەردەست. لە خولەکی 85 ئیسماعیل یاسین گۆڵی دووەمی خۆی لە یاریەکە و چوارەمی یانەکەی تۆمار کرد و گۆڵەکانیشی لەگەڵ ماجد ڕاشتی گۆڵکار یەکسان کردەوە بە 4 گۆڵ. یاریەکە بە ئەنجامی 4 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک با سوودی ئەڕەڕات بە کۆتا هات. ئێمە پێویست بوو ئەوڕۆکە بەرامبەر تیپێکی بەهێز و بەرامبەر سێ ناو بژیوان باغەدر نەکەین دوو ناو بژیوان یاریمان دەکرد. بەڕاستی یانی ئێمە گۆڵێکی زوومان کرد. دوای ئەوە زۆر بە وازحی زۆر بە ئاشکرایی یعنی دیار بوو ناوبژیوانەکان تەحەیوزی زۆر زۆر وازحیان پێوە دیار بوو بۆ تیپی بەرامبەر بەداخەوە. گۆڵێکی 100% ئۆفساید هەموو لایڤەکان و هەموو ڤیدیۆکان هەیە بۆ خۆتان بڕۆن سەیریکەنەوە. ئەوە وای کرد یاریەکە لەسەر ئێمە معقەد بیت و ئەو ڕۆژێ ئێمە توانیمان بەڕاستی لە مەلعەبی خۆمان لە یاگاریگەی خۆمان لێیان ببینەوە بە دووسێ گۆلیشت دەستخۆشی لە هەموو یاریزانەکان دەکەم کە ئەمڕۆ یاریەکی باشیان کرد. لافتایمی نالێم چم پێگوتنە بەس ئەوەی پێم گوتن بۆ منیان کرد. تقریبانەوە پێنجە باشکرا گوتم حەزم لێ ئەو یاریە لە بۆ من یاری بکەن بەڕاستی. بەم شێوەیە ئەڕاد بە کۆکردنەوە 11 خاڵ و بە جیاوازی گۆڵ پێشەنجی لە پێشمەرگەی دراوسەی وەرگرتەوە. سۆرانیش بە 4 خاڵ لە خانەی 12م دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێام پیرمام.